ڕوخانی ئەسەد لە نووسینی سەرتیب جەوهەر بێکاری لە سووریا گەشتۆتە نزیکەی 6% لە ناو گەنجان لە وەڵامی ئەتراف نەکردن بە زمان و خوێندنی کوردی ڕێڤەبەری خوێندنگەکانی دەوڵەتی ڕاگرت. دەواازەکانی نێوان ڕۆژاوە و دیمەشق زۆر بەرتەنکراونەتەوە ئەگەری شەڕ هەیە. لەژێر شاری تورکیا ئەگەری دروستبوونی شەڕ لە نێوان ڕۆژاوە و دیمەشق هەیە. 5 ڕۆژی دیکە هەڵبژاردن دەکرێت بەڵام بێ بەشداری کورد و دروز و هیچ حیزبێکی سیاسی. تا ئێستا سووریا سوپای نییە ئەوەی هەیە گروپە چەکدارەکان دابشکراون بەسەر ناوچەکان. بەریتانیەکان لەگەڵ عەلەویەکان کۆبوونەتەوە ڕەنگە هەوڵی کەمکردنەوەی فشارەکان بدەن. لە ماوەی 3 مانگی ڕابردوو لیرەی سووریا نزیکەی 15% بەهای لەدەستداوە. بەناو وڵاتانی کەندا و پرۆژە ڕادەگەیەنرێت بەڵام هیچ ئاوەدانیەک نییە. دەمانگ بەسەر ڕوخانی ڕژێمی بەشارەسەد تێپەڕ دەبێت بەڵام تا ئێستا دامەزراوەکانی دەوڵەت بە تەواوی نەکەوتونەتە کارکردن. فەرمانگەکانی حکوومەت نیوەناچڵ کار دەکەن. سەدان هەزار فەرمانبەر بەهۆی نەبوونی موچە و تۆمەتی لایەنگری بۆ ڕژێمی پێشوو دەستیان لە کارکردن بەرداوە. لە ماوەی 3 مانگی ڕابردوو لیرەی سووریا نزیکەی 15% نرخی خۆی بەرامبەر دۆلار لەدەستداوە. پێشتر 950,000 بۆ 1 ملیۆن لیرە بەرامبەر $100 بوو بەڵام ئێستا 1,150,000 بەرامبەر $100. تا ئێستا حکوومەتی دیمەشق نەیتوانیوە مانگانەی موچەی فەرمانبەرانی دابین بکات. بەشێک لە فەرمانبەران موچەکانیان بەرز کراوەتەوە بۆ مانگەی نزیک $100 و بەشێکیشیان تا ئێستا و بەرزکردنەوەی نەگرتوونەتەوە. تا ئێستا موچەکانیان هەر $20. بەپێی قسەکەی نیزال شەعار وەزیری ئابووری لە حکومڕانی نوێی دیمەشق ڕێژەی بێکاری لە ناو گەنجان و نەوەی نوێ گەیشتۆتە نزیکەی 6% واتە بە نزیکەی 2,700,000 گەنج لە خوێندەوارن و هیچ کارێکیش نازانن. ئەم ڕێژەیە شوێرانکەرە و مێژووی سووریا بەخۆیەوە نەیبینیوە. بزوتنی بازرگانی زۆر سست و لاوازە. لە میدیاکان باس لە جێبەجێکردنی پرۆژەی ئاوەدانی دەکرێت لەلایەن وڵاتانی کەندا و بە تایبەتیش سعودیە و ئیمارات. بەڵام لە ڕاستیدا شتێکی هەستپێکراو نیە و تەنها قسەیە. ئەمە سەرباری سەرهەڵدانی گەندەڵیەکی زۆر بە ناوی جێبەجێکردنی پرۆژەی ئاوەدانی لەلایەن کەسە نزیکەکانی ئەحمەد شەر. لە ماوەی چەند مانگی ڕابردوو میدیاکان ناوی جەماڵ شەر برای ئەحمەد شەریان دەهێنا گوایە و سەرپەرشتی تۆڕێکی تایبەت دەکات لە ناو حکوومەت بێوەی هیچ وەزیفەیەکی لە دەوڵەت هەبێت. دیمەنی ئێستای دیمەشق وەک سەردەمی ڕژەمی دیکتاتۆری باس نییە. پێشتر ڕژەمێکی دیکتاتۆری شۆڤینی حکومڕان بوو. ئێستا بێسەروبەرەیەکی زۆر و ناڕۆشنیەکی زۆر لە حکومڕانی هەیە. تابلۆی سیاسی حکومڕانی دیار نییە. ئەمە جگە لە بەرتەسکردنەوەی زیاتری ئازادیەکان بە تایبەت ئازادیە شەخسیەکان. جگە لە گروپە چەکدارەکانی ژێرچەتری دەستەی تەحریر شام هەتەش هیچ حیزبێکی کاریگەری سیاسی لە دیمەشق نییە. ڕەنگە چەند ناونیشانێک بە ناوی حیزبیان کۆمەڵە هەبن. زۆربیان و حیزبە کارتۆنیانن کە تورکیا یا وڵاتانی کەناو دروستیان کردوون و ڕیشەیان نییە. ئەو گروپە نوێیانەی لەگەڵ ڕوخانی بەشارەسەد هاتوون ژمارەیەکی زۆر بنکە و بارەگایان کردوێتەوە وەک بارەگای گروپی سیاسی دەردەکەون. بەڵام چەکدارن و لە زۆربەی شوێنەکان ئەرکی پاراستنی ئەمنیەتیان گرتۆتە ئاستۆ لە باتی حکوومەت بڕیار دەدەن. دەمەنگە ڕژێمی بەشارەسەد ڕووخاوە بەڵام تا ئێستا سوپای سووریا وەک دامەزراوە بوونی نییە. ئەوەی هەیە ژمارەیەکی گروپی چەکدارن و هەریەکەیان لە ناوچەیەکی دیاری کراو بە بەرگی سەربازی ئەرکی پاراستنی ناوچەکانیان پێسپێردراوە. ئەمە سەرباری ئەوەی چەندین ناوچە و هەرێمی جیاواز لە سووریا لەژێر کۆنتڕۆڵی ڕژێمی نوێی دیمەشقدا نین. ناوچەکانی باکووری حەلەب لەژێر کۆنتڕۆڵی ئەو هێز و گروپە چەکدارە توندڕەوانن کە تورکیا پشتیوانیان دەکات ناویان لە خۆ ناوە سوپای نیشتوانی سووریا. ناوچەی دروزەکان کە دەکەوێتە باشووری دیمەشق بە تایبەتیش پارێزگای سوێدا و دەوروبەری هاوکات باکوور و ڕۆژهەڵاتی سووریا یان ڕۆژهەڵاتی فورات بە تەواوی لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریای دیموکراتە کە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتیوانی دەکرێت. لە ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی ئەحمەد شەر وەزارەتی بەرگری هەیە بەڵام سوپای نیزامی نییە. بەڵکو ژمارەیەک گروپ هەن و هەر گروپێکیان چەند گروپێک پاراستنی ئاسایشی ناوچەیەکی دیاریکراویان پێسپێردراوە تەنها چەکی سووک و مامناوەندیان هەیە چونکە ئیسرائیل ڕێگەیان پێنادا. هەر یەک لەو گروپە چەکدارانە لە ناوچەکانیان دەیان بازگەیان دامەزراندووە و بنکە و بارەگەی خۆیان لەو ناوچانە دامەزراندووە. دیمەشق و گوندەواری دیمەشق و ئیدلب و باکووری ڕۆژاوی سووریا و حەمان لەلایەن هێزەکانی نزیک ئەحمەد شەر لە دەستەی تەحریری شام کۆنتڕۆڵی ئەمنی کراوە. هەروەک پارێزگای حمس و بەری ڕۆژاوی فورات لە پارێزگای ڕەقە و چەند ناوچەیەکی گوندەواری حەما و چەند ناوچەیەکی ئیدلب لەلایەن چەند هێزێکی وەک سوپای ئیسلام و سوپای عەزە کۆنتڕۆڵ کراوە. ناوەندی پارێزگای دێرە زۆر کە دەکەوێتە ڕۆژاوی فورات ڕادستی گروپی ئەحرار شام کراوە. جگەلەوەی تا ئێستا سوپایەکی نیزامی حکوومەت نییە چەند سەرچاوەیەک دووپاتی دەکەنەوە کە بەشێک لەو گروپانەوەک پێویست پابەندی بڕیارەکانی ئەحمەد شەر حاکمی نوێی دیمەشق نین بە تایبەت لە ناوچەکانی درئاو لە غۆتە و دۆما. پابەند نەبوونەکە ڕوون نییە بەڵام پێدەچێت جیاوازی لە تێگەیشتن و بۆچوونی ئاینی کاریگەری لەسەر پابەندی و گروپانە هەبێت بە ئەحمەد شەر وەک حاکمی نوێی سووریا. ئەم بارودۆخەی سووریا لە کاتێکدایە بڕیارە ڕۆژی 5 ئۆکتۆبەر هەڵبژاردننی پەرلەمانی بەڕێوە بچێت. بێەوەی ئەم هەڵبژاردنە تەواوی ڕۆژهەڵاتی فورات و ناوچەی دروزەکان و ناوچەکانی باکووری حەلەب بگرێتەوە.
بڕیارە لەم هەڵبژاردنە کە چاودێران پێیان وایە کارتۆنیە بە تەنها ئەحمەد شەر لە کۆی 200 ئەندامی پەرلەمان هەفتە ئەندامیان بە دامەزراندن لە پەرلەمان دابنێت و 140 بە هەڵبژاردن بێنە پەرلەمان. ئەمە لە کاتێکدا هیچ کێبڕکەیەکی حیزبیان سیاسی نییە، بۆیە پێدەچێت هەڵبژاردنەکە تەنها وەک ڕێوڕەسمێکی شکلی بەڕێوە بچێت. سەبارەت بە پەیوەندی حکوومەتی نوێی دیمەشق لەگەڵ پێکهاتەکان تا ئێستا ئاڵۆزیەکی زۆر هەیە. پەیوەندی ئەحمەد شەر لەگەڵ دروزەکان دوای و کۆمەڵکوژی سوێداوە خۆی بە ئاڵۆزی ماوەتەوە هەر ئاڵۆزە. ئێستا حکوومەتی دیمەشق لە پارێزگای سوێدا و دەوروبەری هیچ ڕۆڵێکی نییە و دروزەکان هێزی چەکداریان دروست کردووە و ئامادەنین بێنە ژێر ڕکێفی دیمەشق. سەبارەت بە عەلەویەکان دوایە و کۆمەڵکوژیە لەلایەن دەستەی تەحریری شام و گروپە چەکدارەکان کرا، ماوەیەکە کەمێک بێدەنگە. ئەمە سەرباری دڵەڕاوکەی زۆری ئەمنی لە ناوچەکە ئەم ماوەی وەفدی چەند وڵاتێکی ئەوروپا بە نهێنی لەگەڵ شێخ و ڕیشسپیانی عەلەویەکان لە لازقیە و تەرتۆسکۆ بوونەتەوە. بە تایبەت بەریتانیەکان لە چەند ڕۆژی ڕابردوو وەفتێکیان لە قامیشتەوە هاتنە ڕۆژاوی فورات و لەگەڵ چەند شێخێکی عەلەوی کۆبوونەوە. پێدەچێت هەوڵێک هەبێت تاوەکو فشارەکانی سەر و پێکهاتەیە لەلایەن گروپە چەکدارەکانی دیمەشق کەم بکرێتەوە و لەمە دووە عەلەویەکانیش ڕۆڵیان پێ بدرێت، چونکە تا ئێستا هێزی چەکداریان نییە، بۆیە ڕوبەڕووی تونند و تیژی زۆر بوونەتەوە. سەبارەت بە کورد تا ئێستا پێشکەوتن لە گفتوگۆی نێوان ڕێبەبەری خۆسەر یاخود هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ دەسەڵاتدارانی دیمەشق نەبووە، بەڵام هەڵوێستی ئەمریکا لەبارەی چارەسەری پرسی کورد لە سووریا گۆڕانێکی زۆر گەورەی بەسەردا هاتووە. بە شێوەیەکی کردارەکی گفتوگۆکان وەستاون، بەڵکو هەست بە گرژی دەکرێت لە نێوان هەردوولا. بە پێی زانیاری ورد دەواازەکانی هاتوچۆی نێوان ڕۆژهەڵاتی فورات و دیمەشق یان نێوان هەرێمی ڕۆژاوە و دیمەشق لەلایەن دەسەڵاتدارانی سووریا زۆر توندکراون و هاتن و چوون سنووردار بووە. بە پێی هەندێک زانیاری و لێکدانەوەی لێدوانەکانی تورکیا و سووریا پێدەچێت تا کۆتایی ئەمساڵ لەژێر فشاری تورکیا گرژیەکی سەربازی لە نێوان ڕۆژاوای کوردستان و دیمەشق دروست ببێت، واتە شەڕێکی سنووردار لە نێوان هەردوولا دروست ببێت بە بیانووی جێبەجێ نەکردنی ڕێککەوتنی دەی ئاداری نێوان مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات و ئەحمەد شەر حاکمی نوێی دیمەشق. بۆیە دەبینین ماوەیە کە لە ناوچەکانی دێرحافر و لە ناوچەکانی دەوروبەری دێرە زۆر شەڕ و پێکدادان و گرژی دروست دەبێت. ئەمەش ئاماژەیە بۆ بارودۆخێکی گەشتر، بەڵام پێدەچێت درێژە نەکێشێت. لە هەمووی جێی سەرنشر تا ئێستا ڕێبەبەری خۆسەر و دیمەشق سەبارەت بە خوێندن لە ناوچەکانی ژێرڕکێفی هێزەکانی سووریای دیموکرات یان باکووری ڕۆژهەڵاتی فورات نەگەیشتونەتە ڕێککەوتن کە ماوەی 2 هەفتەیە کە داوام دەستی پێکردووە. بەڵام لە وەڵامی ئەتراف نەکردن یان دانپێدانەنانی دیمەشق بە زمان و خوێندنی کوردی، ڕێبەبەری خۆسەر بڕیاری ڕاگررتنی خوێندنی لە تەواوی خوێندنگەکانی دەوڵەت یان ئەو خوێندنگەیانەی سەر بە دیمەشقن داوە. کێشە و ناکۆکی نێوان ڕێبەبەری خۆسەر و دیمەشق سەبارەت بە خوێندن سێ پرسی سەرەکیە. یەکەمیان ڕێبەبەری پێداگرە لەسەر دانان بە زمانی کوردی و خوێندن بە زمانی کوردی. دووەمیشیان ڕێککەوتن لەسەر مەنهەجی خوێندن بە شێوەیەکی گشتی کە مەبەست لە یوانەکانی جوگرافیا و مێژوو هەروەها وانە مرۆییەکانە. سێمیشیان دانان بە بڕوانامەی خوێندنگەکانی سەر بە ڕێبەبەری خۆسەر کە ئێستا دەوام دەکەن و دەستی پێکردووە و بەردەوامە.